ئاشتی پەروەردگارتان لێبێ ئەزیزان و خۆشەویستانم. بسم الله الرحمن الرحیم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستان لە کۆرسی ئەمجارە بە خزمەتتان شاد بوومەوە. لەم کۆرسە باسی یەکێک لە بەرنامە گرنگەکانی مۆنتاج ئەەکەین کە بۆ مۆنتاجکردنی ڤیدیۆ بەکاردێ، ئەویش ئەدۆب پرایمەر پرۆ 2020. بەم ڤێرژنە باسی لێوە ئەەکەین لە ڤێرژنی 2020 بۆ ئەوانەی کە ئارەزوومەندی مۆنتاجن، مۆنتاجکردنی ڤیدیۆ، بۆ نمونە بیانەوێ ڤیدیۆک مۆنتاج بکەن، یاخود ژێرنووسی بکەن، یاخود بیانەوێ ئیفێکتی بدەنێ، یان هەر گۆڕانکاریەک بکە لە چوارچەوەی مۆنتاجەوە خۆ ئەبینێتەوە، بتوانێت بەسەر ڤیدیۆ بێنێ. خۆشەویستان، لێرە ئێمە لینکێکمان هەیە بۆ دابەزاندنی بەرنامەکانی ئەدۆب کە بە شێوەی فرینە لە گۆگڵ درایڤ بورن گشتیان دانراوە و لینکەکە کۆپی ئەەکەین، دێنین لێرە دائەنەین، بۆ منە لە گۆگڵ ئەیکەینەوە. ئەوە کۆمەڵە بەرنامەیەکە کە کۆمەڵە بەرنامەیەکی ئەدۆبە لەناو ئەو لینکە دانراوە بە شێوەی فری بە خۆڕایی و فول کراکە و 2020. بۆ ئەوەی ئێمە بەرنامەکە دابەزێنین، ئەو بەرنامەی کە ئێمە پێویستمانە ئەدۆب پرایمەر پرۆ 2020، کلیک دەستە ڕاستەکەین لەسەر ئەم ئەدۆب پرایمەرە، ئەتوانی شێری بکەیت لە بۆ کەسێک بینێریت و ئەشتوانی لینکێک دروستکەی، ئەتوانی لینکەکەی بۆ کەسێک و ئەشتوانی داوڵۆندی بکەیت لە بۆ ناو کۆمپیوتەری خۆمان. ئێمە کلیک لەسەر داوڵۆند دەکەین، هەرێ حەجمی ئەم ڤیدیۆیە، ئەم فایلەکەمان ڕارە، حەجمەکە 1.6 گیگایە. بۆ ئەوەی کە ئێستا دایبەزێنی، کلیک لەسەر داوڵۆند ئەنیوەی بە شێوەیەکی ئاسایی دابەزێ، ئێمە کلیکەکەین، ئەوە کلیکمان لێکرد بۆ ئەوەی دابەزێ و ئەمە دابەزێ. لەم وانەیە تەنها باسی دابەزاندنەکەین، چاوەڕێکن تاکو ئەم فایلە دابەزێ. ئەمە 112 مێگابایتێک ڕۆیوە، ئەوە بەو شێوەیە کە هەمانە دەبێت چاوەڕێکن تا فایلەکەمان دابەزێ. خۆشەویستان، ئێستا 1 گیگا و 100 مێگابایت ڕۆیوە، یعنی تقریبا 500 مێگابایتێکی ماوە. هەر کەمێکی تر چاوەڕێ بکەین، ئەمە دابەزێ بە کەمێک چاڕکەین، بەڵام تا دابەزێ یەکێک لەو بەرنامانەی کە گرینگە دایبەزێنین ئەویش بەرنامەی وینڕارە. وینڕار چۆن فایلەکە کە ئێمە دامان بەزاندووە ڕارە، کلیک لەسەر ئەەکەین، دێنە سەر دێنە سەر داوڵۆند. بۆ تۆ ویندۆز بەکاردێنی، بەس ئەگەر بە شێوەی گشتێک کلیک لەسەر داوڵۆند بکە، ئەم وینڕارەش دابەزێنە بۆ ئەوەی بتوانی ئەم فایلە کلیک لەسەر وینڕار بکە، ئەوە دابەزێ و دەبڵ کلیک لێ بکە، ئینستۆڵە بێ، هیچ کێشەیەکت نابێت. من دامبەزاندووە بۆیە ئەو کردارە ئەنجام نادەم. ئەوە وینڕارەکەی گرینگە بۆ ئەوەی بێنی ناو کۆمپیوتەرەکە. کۆمپیوتەرەکەت بۆ 46 ئەوە 64 مێگابایت 64 بیت بێ، ئەوە دابەزێنی. ئەگەر 32 بیت بێ، ئەوە دابەزێنی. لە بۆ هەموو ڤێرژنەکانی ویندۆزیش سەپۆرتەکە، لە بۆ هەم ویندۆز 7 هەم ویندۆز 8 هەم ویندۆز 10. ئەم دوانە کۆتا ڤێرژنن کە ئەپدەیت بووتەوە. خۆشەویستان، دوای ئەوەی کە فایلەکەمان دابەزان لە گۆگڵ درایڤەوە، ئێستا چین فایلەکەمان ئەەکەینەوە بۆ ئەوەی دایبەزێن. سەرەتا کلیکی چەپ ئەەکەین لەسەر ئەم سەهمە بۆ سەرەوە، هێمای ئەوەی کە لیستێکمانەداتێ شۆ ئین فۆڵدەر، پیشاندان لە ناو فۆڵدەر کلیکەکەین، کەمێک چاوەڕێ ئەەکەین، ئەوە ئەو فایلەی کە دامان بەزان ئەوە هاتوتە ئێرە. بۆی کە فایلەکە بینینە دەرەوە، کلیک دەستە ڕاست دەکەین لەسەری، و چۆن ئێمە بەرنامەیەکمان دابەزان بە ناوی وینڕارەوە، ئەگەر ئەم بەرنامەیە دانەبەزێنی ئەوەمان نابێ. بەڵام من دامان بەزاندوە ئێستانەکە فایلی ڕارەکەمان پیشانەدا، باسم کرد کە چۆن دای ئەبەزێنین و دوو نێکست و فنیشێک لێ ئەدەی دا ئەبەزێ. ئەم بۆ ئەوەی کە ئەمە بینینە دەرەوە، کلیک ڕاستەکەین، کلیک دەستە ڕاستەکەین، سێم دانە ئەکستراکت
فایل هێنانە دەرەوە لە ناو فایل کە کلیکمان کرد لە ناو ئەو شوێنەی بمانەوێ فایلی ئادۆ پرایمەرەکەمان بێنینە دەرەوە بۆ من لە ناو ئیدا ئەنێ لێرە یان لە ناو دی بۆ من دێمە سەر پرۆگرام ئۆکی ئەەکەین چاوەڕێ ئەەکەین تاوەکو ئەو فایلە ئێکستراکە بێ دێتە دەرەوە ئەم فایلە تەواو بێ کەمێک چاوەڕێ بکەین جا بچینە سەر دی بچینە سەر پرۆگرام لێرانەوە چاوەڕێ بکەین تاوەکو ئەدۆ پرایمەرەکان تەواو دێتە دەرەوە دوای ئەوەی کە دەرەوە لێرانە دەبێت بەرنامەی ئەدۆ پرایمەرەکەم هاتبێتە ناو ئێرە کە من ئێکستراکی ناو ئێرەم کرد کلیک دەستە ڕاستەکەم سۆرت بای داتا مۆدیفای واتە ئەوەی کە کۆتە گۆڕانکاری بەسەردا هات پیشاندا ئەوش چییە؟ ئەویش ئەدۆ پرایمەر پرۆ 2020 ئەوەیان هاتۆتە ئێرە فایلەکەمان دەبڵ کلیکەکەین لەسەری دواتر کلیکە لەسەر ئەدۆ پرایمەرەکەین کلیکێک لەسەر سێت ئەپەکەین دەبڵ کلیک لەسەر سێت ئەپەکەین هەرچەند من دام بەزاندووە بەڵام خۆی تەنها لێرانە یەسەکەین کە یەسمان کرد چاوەڕێکی نێکستەکەین و وازی لێدێنین تاوەکو خۆی دائەبەزێ کە دابەزی تەنها لێرانە پێویست بە یەک شتەکە لێرانە یەک کۆنتینیوزەکەین چاوەڕێکن تا ئەوە بێتە 100 و فایلەکەمان دابەزێ بەڵام من چۆن دام بەزاندووە ڕەبزی ئەدەمەوە بە دانەبەزێت کە ئەوە بۆ 100 ئەوە بزانە ئەدۆ پرایمەر پرۆ بە سەرکەوتووی دابەزیوە خۆشەویستان ئەمە کویتەکەین و بۆ ئەوەی بتوانن کە لینکەکە بەدەست بێنن من لینکەکە لە یوتیوبی خۆم دائەنێم و هیوادارم یوتیوبەکەم سبسکرایب بکەن بۆ ئەوەی گشت کۆرس و بابەت و ئەوانانەی کە ڕۆژانە بڵاوی ئەەکەینەوە پیشان ئەمە کەناڵەکەمە عەبدولهادی عەباس هیوادارم سبسکرایب بکەن بۆ ئەوەی کە بتوانن گشت کۆرسەکانم لێرانە کە دەربارەی کۆمپیوتەرە و دەربارەی مۆنتاج و هەر بابەتێکی تر کە لێرە بڵاویەکەینەوە ئینشاءالله ئەتوان سوودمەند بن لەم وانەیە دێینە کۆتایی تا وانەی دووەم بەخواتان سپێرم هەر شاد و بەختەوەر بن